بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بەیانی تۆش باش بەیانی باش هاژە بۆ هیواین کە ئەمڕۆژ ڕۆژێکی باش بێ بۆ ئێوە لەگەڵ دەستپێکی پرۆگرامی بەیانی 24 ئەو بڕگە و بابەتانی کە ئامادەمان کردووە هەمویان جێی سوود بن بۆ ئێوە ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە. سڵاوتان لەبێ ئازیزان خۆشحاڵی نەم بەیانیش لەگەڵتانین بابەت و تەوەری جیاوازمان هەیە لەگەڵمان بمێنەوە بابەتەکانمان تێکەڵێ لە بابەتی هوەری ئەدەبی زانستی تەکنەلۆژیا هەموو ئەمانە لە ناوەڕۆکی بەیانی 24دا هەیە بۆیە ئێوە لەگەڵمان ببێنەوە بەڵام سەرەتا بە ناونیشان ببینین بزانین ناونیشانەکان گرنگترینەکان چین. پێشەنگایەکی پەرتوک بەخشین لە کۆیەکرایەوە. فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە کۆتایی هات. چۆن سۆشیال میدیا بۆ خۆپێگەیاندن و بزنسی بچووک بەکاربێنین. هاژە زۆر جار لەسەر کتێب خوێندنەوە یان هاوڕێیانی کتێب ئەوانەی خوێنەری باش و جدین کتێبیان هەیە لە ماڵەوە کتێبخانەی گەورەیان هەیە تۆ دۆستی دەڕۆی بۆ ماڵی ئەو هەر شتێک داوا دەکەی کێشەی نییە پێشکەشت دەکات بەڵام کتێبەکان بە هیچ شێوەیەک نابەخشێت جا گروپێکی خۆبەخش و دۆستی خوێندنەوە و کتێب پێشەنگایەکی کتێبیان لە کۆیە کردەوە کە ڕەنگە لە کەم شوێن پێشانگە لەو شێوەیە بۆ کتێب ڕکرابێ بەردەوام ئەو پێشانگانەی کە هەن بۆ کتێب بپارەن یعنی تۆ دەچی ئەو مەکتەبەی کە تۆ زانیاری لەسەری هەیە دەزانی چەند کتێبێکی باشی هەیە دەڕۆی ئەم کتێبانە هەڵدەبژێری بەڵام هی ئەمانە جیاوازە دەڕۆی بە شێوازێکی دیکە کتێبت پێ دەبەخشن. بابێکەوە بینەری ئەم بابەتە بین. کردنەوەی پێشانگایەکی کتێبە پێشتر هاوشێوەی لە کەم شوێن بینراوە پێشانگاکە سەرچاوی جۆراوجۆری تێدایە دەتوانی کتێبی دڵخوازی خۆت هەڵبژێری و بێ بەرامبەر بیبیت بەبێ ئەوەی هیچ پارەیەک بدەیت. پێشانگاکە لە پارکی قوڕەبەرازە لە سنتەری بازاری کۆیە کراوەتەوە هەر کەس بە دوای ناونیشان و سەرچاوی دڵخوازی خۆیدا دەگەڕێت تەنانەت منداڵان بۆ کتێب و چیرۆکی منداڵانە دەگەڕێن. مامۆستا موشیر سێ کتێبی دڵخوازی خۆی هەڵبژاردووە و دەڵێت ئەگەر لە بازار بیان کڕم گرانە بۆیە هاتووە لە پێشانگاکە بێ بەرامبەر دەستی کەوتووە. پرۆژە زۆر نایابێت ئەگەر بێت دوو کتاب مامەزانی ئەو کتابی هەفتەك دە ڕۆژان پێی بەڕێ بکە لەواتی بچێدا نێرگە لە خانە و گازونی ئەوانە دابنێشێ ئەو کتابان دەخونتەوە هەموو ئیسفادەی هەیە هەم معلومات پێیارەکە هەم بەڕاستی ئەو کتابانە شارەزای کتابی تریش دەبیت. ئەن زۆر کتابەکان زۆر باشن بەڕاستی ئەوە نە بنێ تەماشام دیقەتمدایە هەر ئەوە نبرێت سەر چاوەکە بەس بەڕێکە کتابی هاکەزای بینێ کتابەکان ئەنوا و ئەشکال کتابی زۆر باشن. لە پێشانگاکە هەزار کتێب بە ناونیشانی جیاواز نمایش کرا. ڕێکخەرانی پێشانگاکە کتێبەکانیان لەو نووسەر و خوێنەرانی کتێب کۆکردوتەوە کە پێشتر بە پارە کڕیویانە بەڵام دوای خوێندنەوە ویستویانەتە بیبەخشن. ئامانج لە پێشانگاکە بە کللتورکردنی خوێندنەوە و هاندانی خەڵک و دەستگیرۆیی خوێنەرانی کتێب هەر شوێنە بکەین لە ناو بازار دەگەین دەمانەوێت ئەوانەی دوور لە کتێبن بیاهینە نزیک کتێب نەک ئەوانەی خوێنەرن لەبەر ئەوەی هەر کەسێک خوێنەر بێ بخۆی بە دوو کتێب و سەرچاوە دەگەڕێ ینی ئەوەندە خولیایی هەیە تەنان خوێنەرەکان لە شارێک لە شارێک لە پێشانگایەکان دەڕۆن بەڵام ڕەنگە لە ناو بازار ئەو خولیان نەبی بستنە کتێبخانە کتێب بکڕن ئەمە دەمانوێت بە خۆڕای کتێبەکانیان پێ ببەخشین هەر هیچ نەبێت لەو ژمارە کتێبێک کە دەبەخشین ئەگەر 20 کەس 30 کەس بینە ناو دنیا خوێندنەوە لە کەسی نوێ ئەوە بۆمە گەورەیە و کارێکی چاکە. پێشانگاکە گروپێکی خۆبەخش پێ هەڵساوە پێشتر هەمان پێشانگایان لە هەولێر و سۆران و هەڵەبجە کردوتەوە و ئەم جارە پێشانگاکان هێناوەتە کوێ. لە پێشانگاکەدا سەرچاوی کتێبی جۆراوجۆر هەیە ئەو گروپەی بەکردنەوەی پێشانگاکە هەڵساون لە دەرگای دەیان و سەدان نووسەریان داوەتە
کتێبەکان کۆ بکەنەوە لە پێشانگایەکی لەو شێوەیەدا بیبەخشنە و کەسانەی کە شەیدای خوێندنەوەن بەڵام کڕینیان لە بازار ڕەنگە بارگرانی لەسەر گیرفانیان دروست بکات. ئاراسەمی کوردستان 24 کۆیە. فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە کۆتایی هاجام فیستیڤاڵە زۆر سەنجڕاکێش بوو. کوردستان 24ش ڕووماڵی تایبەتی هەبوو و زۆربەی ئەو ڕووداوانەی ئەو هەواڵانەی کە گرنگ بوون لەم فیستیڤاڵە هەمووی دەگوازۆ بێگومان نێردراوی کوردستان 24 هاژە بوو بۆ ماوەی 3 ڕۆژ لە فیستیڤاڵەکە ئامادە بە ڕووماڵی کرد. ئاژە تۆ وەکو ڕۆژنامە نووسێکی ئابووری وەکو کەسێک وەکو هەنارخۆرێک فیستیڤاڵەکە چۆن بوو؟ ینی لە باڵێن لە هەموو ڕووەکانەوە هەم لەو ڕۆیکە ساختکردنەوەی بەرهەمەکان بوو هەم تام و چێژ و جوانی بەرهەمەکان هەم لە ڕووی گەشتیاریەوە هەکار ئەوە بینەران و بەشێکیش لە خەڵک خۆیان سەردانیان کردبینیان فستیڤالێکی تابلەی بە چێژ و جوان و ڕەنگین بوو بەڵام وەکو تۆتە لایانی زۆرە ساختکردنەوەی بەرهەمەکان ئەمە زۆر باش بۆی سەلمێنێکە لە ماوەی ئەم 3 ڕۆژەیە بڕێکی زۆر باشی تیافرۆشراوە کە زیاتر لە ملیارێک دینار فرۆش هەبووە تر بەو بەروبوومانەی کە هەبووە کاری دەستی بێ بەروبوومە جۆرە و جۆرەکانی بەرهەمینەوە خۆ بێ هەموو ئەمانە فرۆشرا ئەمە باش بوو بەڵام ئەمە نوێمین ساڵ بوو فستیڤالەکە ئەنجام بدرێ ئەوەی کە ینی ئەگەر بڵین خاڵێکە واکات فستیڤالەکە کەمێک هیلاکی پێوە دیار بێ لای خەڵکەکەوەیەکە چونکە فستیڤالێکی زۆر بە چێژە خەڵک خواستی زۆر لەسرە ینی لە هەموو شوێنەکانەوە هاتن من ڕۆژهەڵاتی مەبینی خەڵکی ئەڵمانی مەبینی ئەمریکی مەبینی لە بەس هاژە وەکو شوێن باش بوو شوێنەکە باشە بەڵام کاتێک باشە کە گەر بزانی فستیڤالەکەت سنووردارە بەڵام کاتێ فستیڤالەکە بەو شێوەیە گەورابێ ئەو شوێنە باش نییە چونکە شوێنی سارە ڕاگرتنە هاتنەوەی ناو شەقامەکانی هەڵەبجێ ئەمە قەرباڵغێکی زۆری دروست کرد بوو هەتا لە ناو شوێنەکەش بۆیە من لەگەڵ زۆربیان بە تایبەت ڕێکخەرانی فستیڤالەکە ئەوە قایمقامی هەڵەبجەوە بەڕێوەبەری گەشت و گوزار قسم لەگەڵ کردن ئەگەر ساڵێکی تر بەم جۆرە بێ ئەتوانن بیکەن بە نێودەوڵەتی چونکە فستیڤالەکە شایانیەوەیە بکرێ بە نێودەوڵەتی ئەوەندە جوانە ئەوەندە باشە ئەوەی دەیبیستین جێگەی خۆشحاڵیە بەم شێوازە جوان و بم فراوانیە ئەم فیستیڤالە درێژەی هەیە و هیوادارین لە ساڵەکانی ئایندە فیستیڤالەکە زۆر باشتر بێ و فیستیڤاڵی جیاوازتر لە شارە جیاوازەکانیش بەم شێوە بینین بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران بۆ ئەوی لەوەی تێبگەن ڕەنجی ماندووبوونی ساڵێکیان بە فیڕۆناڕوە و دەرفەت هەیە ئەگەر بێت و جوتیارەکان کاری باش بەرهەمی باشیان هەبێ ئەو بێگومان بەرهەمەکانیش ساخت دەبنەوە جاهر لە فیستیڤالەکە بەرهەمی کشتتوکاڵی خۆماڵی و خواردنە کوردەواریەکان ئەمانیش فرۆشران هەموو ئەمانەی کە لە میوەکان بەرام هاتون و شکراوەکان هەمووی هەرتێدا وایە هەندێک خواردنی زۆر تایبەت و خۆشیشی تیابوو کە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هێنرا بوو یاخود لە ناوچەکانی دیکەەوە هێنرا بوو کە ینی نەتەتوانی ئەگەر بچیت سەیری بکەیت و نەیکڕی لەبەرەوەی زۆر تازە بوو ئەوە هەنجیرە چەندین بابەتی دیکەی ینی شیرینی دەستی خانمان بۆ ئەمانە زۆر جوان بوون وای کردبوو کە گەشتیاریەت بەدەستی بەتاڵ نەڕواتەوە ئەمە زۆر گرنگە وابێت کە هەر کەس هات بتوانی تۆ شتێکی پێ بفرۆشیت بەرهەمەکەتی پێ بفرۆشیت ئەمە خاڵێکی زۆر باش بوو بۆ فستیڤالەکەەوە ئەوەی جێ دڵخۆشی بوو هەکارەوە بوو کە هەمووان سپاسی کوردستان 24یانە کرد کە هەموو ساڵێک بە گرنگێکی زۆرەوە لە فستیڤالەکەدا بەشدارە و پێشیانوتی نەگەر هەوڵی ئێوە نەبێ ناتوانین فستیڤالەکە بەم شێوەیە گەورەیە چونکە ئەوەش بۆ خۆی ڕاگەاندن بەشێکە لە دەستی تۆ تەواوی هاوکارانمان خۆش کە لەو کاتەدا لەو 3 ڕۆژ ڕابردوو ڕووماڵێکی زۆر باشیان کرد جا بزانین ئەم راپۆرتە چی تێدایە گەنج و بەتەمەن لە شار و شارۆچکەکانەوە هاتوون بۆ گەورەترین فێستیڤاڵی پاییزە لە کوردستان هاتوون بۆ هەڵەبجە تا لە بەرهەمەکانی هەنار لەم پاییزەدا چێژ وەرگرن سەردانیکاران دەڵێن فێستیڤاڵێکی گرنگ و خۆشە کەشێکی کەرنەڤاڵی لێرە هەیە و بێجگە لە تامکردنی بەرهەمەکان هەناری باشیان کڕیوە بەرهەمەکانی زۆر باش بوون یعنی ئەوەشی لایەنێکی تری فستیڤالەکە باشەکەی ئەوەیە کە ئەگەر یەکێک
کاتی نان خواردن بێ شتێ بێ خواردنیشی لێیە مەسەلەن ئەم بەرهەمە جوانانە ئەم هەنارە جوانە ئەم ڕووبا هەنارە جوانە هەیە یعنی زۆر زۆر سەرکەوتووە ئیشەڵڵا هەموو لایەک ئیسیفادەی لێ بکەن و بەردەوامی بدرێ بەم فستیڤاڵە. وەڵاهی ئیسیفالەکە هەتا بڵێ خۆش بوو من ئەمە یەکەم جارمە بێ هیچ ساڵە ناهات بەس چەندە بڵێ خۆشە خۆشەکەی لەوانێ هەموو شێت لێرە هەجانتر وەک لە ناو بازار لەملا لەولا یعنی خەڵکێکی زۆری بۆ هاتەوە. لە فێستیڤاڵەکە 720 شوێن بۆ جوتیاران و باخەوانان و خاوەنکاران دابینکراون کە تێیدا جگە لە نمایشی هەناری هەڵەبجە بەرهەمی کشتوکاڵی خۆماڵی و خواردنە کوردەواریەکان فرۆشران کە لە سێ ڕۆژی فێستیڤاڵەکە ملیارێک و 350 ملیۆن دینار فرۆشیان هەبووە. خۆی هەڵەبجە منتقەیەکە زیاتر بە بۆنەیەم فستیڤاڵانەوە کرانەوەی بەرە دەوری دەرەوە بێ لەبەرەوەم جۆرە فستیڤاڵانە پێویستن بەڕاستی بۆم شارە دوای ئەم شارە بەرهەمێکی زۆری هەناری هەیە پێویستی بە فستیڤاڵێکی وایە خۆزگا کاتەکەی درێژتریش بووە بۆی بتوانێت ئەو زەختێک لەسەر سێ ڕۆژ لەسەر هەڵەبجەیە لە ئیزدیحامەوانە کەمتر بێتەوە گەشتارێکی زۆرتریش بتوانێت لە کاتێکی گونجاوی وایە مەجاالینە لەو سێ ڕۆژا بێت. فێستیڤاڵی ئەم ساڵ بژانەوەی بۆ کەرتی گەشتیاری هەڵەبجە هەبوو کە 270,000 گەشتیار و سەردانیکاری هەبوو لە سێ ڕۆژدا. ئەم ساڵە خۆتان نەزانن کێشەی هاتوچۆ کەمتر بوو لە چاو ساڵی پار و ڕێژەی هاتنی گەشتیار زۆر زیاتر بوو و کواڵەتی هەناری ئەم ساڵیش هەم کواڵەتەکەی باشتر هەم بڕەکەشی زیاترە و خواست لەسەر بەشداری بوون لەم فستیڤاڵە ساڵ بۆ ساڵ زیادەکە. ساڵی ڕابردوو بە بەشداری 500 جوتیار لە 8مین فێستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە نزیکەی 250,000 گەشتیار سەردانی پارێزگای هەڵەبجەیان کرد لە ماوەی سێ ڕۆژی فێستیڤاڵەکە. داهاتی فرۆشی بەرهەمەکانی نمایشکردنی فێستیڤاڵەکەش گەیشتە 950 ملیۆن دینار بەڵام ئەم ساڵ زۆر زیاتر بووە. هاتنی ئەو ڕێژە زۆرەی گەشتیار بۆ فێستیڤاڵی هەڵەبجە وای کرد کە هەنگاو بنرێت بۆ ئەوەی فێستیڤاڵەکە لە ئایندا بە نێودەوڵەتی بکرێت بۆ ئەوەی جگە لە هاوڵاتیانی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق لە دەرەوەی وڵاتیشەوە گەشتیار و هاوڵاتی سەردانی فێستیڤاڵەکە بکەن بۆ بینینی بەرهەمە جیاوازەکانی ناوخۆی هەرێمی کوردستان. ئارام بەختیار کوردستان 24 هەڵەبجە. ئەم جارە باس لە بابەتێک دەکەین بابەتی وەرزشیە شاندی یانەی ئیتیحادی سعودی گەیشتە هەولێر کە بڕیارە ڕۆژی دووشەممە یانە ئیتیحادی سعودی لەگەڵ خۆجەوی عراقی لە چامپیۆنز لیگی ئاسیا لە یاریگای فەڕەنسا و هەریری ڕوبەڕوو ببنەوە. حاجی کەریم دوێنێ گەیشت بە تەنیاژ نەبوو نگۆلۆ کانتێشی لەگەڵ بوو هەردوو ئەستێرە فەڕەنسیەکە ناوی گەورەی جیهانین کەریم بنزیما یاریزانێکە باڵۆندۆری هەیە و لە دوای ڕۆناڵدۆیەکێکە لە گۆڵکارە گەورەکانی ڕیال مەدرید نگۆلۆ کانتێش مۆندیالیشی بەدەست هێناوە لەگەڵ هەڵبژاردەی فەڕەنسا یانی دوو ناوی گەورەی جیهانی ئێستا لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانن. باشە هەکار ئەم یاریزانانە ینی بەبیرت بێت لەوەتی تۆ لەم بوارەیە کارەکەی بیرە لێکرد بۆ ڕۆژێک لە ڕۆژان بێنە هەولێر یاری بکەن. زۆر قورس بوو تەنیا بەو شێوازە ینی ئەگەر 10 ساڵ پێش ئێستا ئەم پرسیارە کراوە وا بیرمان دەکردەوە کاتێک یاریزانێک دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیاندێت چەندین ساڵە کۆمپانیایەک بێ و یاریزانێک بێنێتە ئێرە نەک بێت لە یاریگای فەڕەنسا و هەریری یاریزانێک وەکو کەریم بنزیما ببینین یاری بکە بەڵام ئەمە ئەگەرچی خاڵێکی گرنگە بۆ وەرزشی کوردستان بەڵام دەبێ بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانە دەکەیت بۆەوەی لە ڕۆ میدیایەکە بە شێوازێکی زۆر جوان و وەرزشی کوردستان نیشان بدەین و یاریگاکانی کوردستان بە شێوازێکی زۆر جوان نیشان بدەین چونکە یەک خاڵ هەیە ئەمە هەم وەکو ڕەخنە هەم دەکرێت چارەسەریش بکرێ چونکە ئێمە لە پێناو ئەوە ئەگەر ڕەخنەیەکمانە بێ لە پێنا باشترکردن دەیگرین بۆی دیمەنە جوانەکانی شەمدەن یاری ڕابردوو یانەی هەولێر بەرامبەر کارەبا یاریگە زۆر زۆر خراپ بوو هەر ئەم یاریگایەوە ڕۆژی دووشەمە کەریم بنزیما یاری لێ دەکا ئەگەر بێت و ئەم یاریگایە کێشەکانی چارەسەر نەبێ یاخود ڕۆژی دووشەمە باران ببارێ بەڕاستی ڕووەکی زۆر زۆر ناشرینی وەرزشی کوردستان و یاریگای فەڕەنسا و هەریری نیشان دەدەن دەبێ ئەمە چا بکرێ تا دووشەمە پێچێت ینی یاریەکە چۆن بەڕێوە بچێت هەکاریان ئەبێت چۆن بەڕێوە بچێت پێتوانیە کە جمهورێکی زۆریەت
ئەم یاریگایە توانای هەڵگرتنی ئەم یاریە ئەم بلیتە دەفرۆشتێ پێش وەختە ئێستا ئەم بلیتانە لە بازاڕی دەرەوەشەیە واتە ئەم بازاری ڕەشی پێدەگوترێت زۆرجار خۆی بلیتەکە بە 25,000 دینار دەفرۆشتێ بەڵام ئێستا لە دەستی دوو بە 30,035 ئەمە لە هەموو جیهان بەم شێوەیە ڕاستە 40,000 ڕۆیشتووە بەڵام من پێشبینی ناکەم یاریگە 22,000 خەڵک بگرێت چونکە ئەم بڕەپارەی کە دانراوە پارەیەکی زۆرە ئەگەرچی ینی ئەوانی دانای خەڵکی کوردستان نین بێگومان ڕاست اتحادی عراقی لەگەڵ کۆمپانیایەک بلیتەکە دەفرۆش بەڵام ئەمەش لە ڕووی ئابووریەوە باشە با من ئەمە زۆر بێگومان لە ڕوو ئابوووریەکە بۆ شاری هەولێر و هەرێمی کوردستان زۆر باش بۆ هیوان کە بتوانین یاریەکی باش وەک هەمیشە هەولێر و هەرێمی کوردستان ببێتە جێی سەرنجی هەموو لایەنێک هەر بابەتێکە لە هەولێرەکرێت کە لە هەرێمی کوردستان نەکرێت شانازی پێوە بکرێت. کانتی هاونیشتیمانی و فابیانۆی بەرگریکاری بەرازیلی یانەی جەویا بۆ یاریەکانی خولیانە پاڵەوانەکانی ئاسیایی هێنا هەولێری پایتەخت بەهۆی سەلامەتی و دۆخی ئەمنی و ئارامی شارەکە. تەنها لەو چرکە ساتە پێشوازیکردنە لێیان ئێستا وەرمانگرتن و بە خۆشحاڵی و گەیشتنە هەولێری پایتەخت دوای ئەوە بە تاکی دیداری دیکە دەبی دیاریشان پێشکەش دەکرێتن بە تاکی شتێکی کوردەواری پێشکەش دەکرێتن. بڕیارە ڕۆژی یەکشەممە یانەکە لە هەولێری پایتەخت دوایین مەشق و ڕاهێنانی بۆ یاریەکەی بەرامبەر بە جەویا ئەنجام بدات. لە هەمان ڕۆژ کۆنگری ڕۆژنامەوانی بۆ ڕاهێنەر و یاریزانی هەردوویانە دەکرێت. حکوومەتی هەرێم بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش بەبایەخەوە سەیری هاتنی ئەو یانە بەهێزە کە چەند ئەستێرەیەکی جیهانی تێدا دەکاتن هەروەکو بینیتان ئێمە لەسەر ئاستی بەرز پێشوازی تیپەکەمان کرد هیوادارین هاتنی ئەو یاریە بۆ کوردستان وابکە کە ساڵی داهاتوو ئینشاءڵڵا یەکێک لە تیپەکانیمە کە هیوامان وایە ئەگەر خولی ئاسیا کراوە ساڵی دابێ تیپە کوردستانیەکانیش بەشداری بکەن. یاری نێوان جەویە و ئیتحادی سعودی لە خولیانە پاڵەوانەکانی ئاسیا بڕیارە ڕۆژی دووشەممە لە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ لەسەر یاریگای شەید فەنەس و هەریری ئەنجام بدرێت. دەرباس ئەحمەد کوردستان 24 هەولێر. ئێستا سوشال میدیا بۆتە بەشێکی گرنگ و کاریگەر لە ژیانە. جا کاتێک کاریگەریەکەی باشە بێت کە باش بەکار بهێنرێت بەڵام باش بەکارەهێنرێت بۆ سوود وەرگرتنە بۆیە کە لە ڕێگەیەوە بتانی ئەو کارە و پرۆژەی هەتا پەرەی پێبیت یان نە بەکارهێنانی تەنها بۆ پارە پایاکردنە بۆی کە لە ڕێگەیەوە پارەیەک بەدەست بێنی جا چۆن نمایشی تیاکرێت چیەکرێت ئەمە کارە ساتە گەورەکەیە. بۆ ئێمە هەمیشە بە گرنگیە زانین و بە پێویستیە زانین کە بەکارهێنانی سوشیال میدیا بۆ خۆ پێگەاندن نیشان بدەین بۆ گەورەکردنی بزنسە بچووکەکان نیشان بدەین بۆیە تەوەرێکی پرۆگرامەکەمان ئەمەڕۆ تایبەت کردووە بەم بابەتە. جامیوانمان لەسەر ئەم بابەتە هەیە زیزۆ ئاغا زراری باوای پێ بڵێن ئەدمینی بەشی ئەیR لە سناپچات کاک زیزۆ زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵین و دەبینین گەنجێکی کورد گەنجێکی خۆمانە خەریکی کاری تەکنەلۆژیا و بابەتی سکوریتی و دەستی هەیە لە ئەپێکی گەورەی وەکو سناپچات جێگەی خۆشحاڵیە هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ تۆ و بۆ هەموو گەنجان دەخوازین بەڵام ناونیشانەکەی ئێمە ئاژە ببوورە لەسەرەوێت چۆن سوشیال میدیا وەکو بزنس بتوانین بەکاربێنی فەرمو پرسیارەکە ها کارەمانوێ ئەم ڕۆزۆشترین زانیاری لێوە بگرین بۆ خۆپارێزی لەم ئەگەر بڵین ئەمەوەکو بۆمبێکە ئەگەر خراپ بەکاری بێنین بۆیە تۆ هەوڵ بە زۆرترین زانیاریمان پێ بە بینەرەکانیش بۆی کە ئاگاداری ئەم بۆمبە بن کە بەدەستیانەوەیە بە خراپ نەتەقێتەوە پیانە. زۆر سوپاس سەرەتا زۆر سوپاس لە بۆ کوردستان 24 بەیانتان باش بە هیوای ڕۆژێکی خۆش لە بۆ هەموو بینەرە بەڕێزەکان تەوان لێرەوە پێشەوەی دەست بە بەرنامەکە بکەین هەزەکەم سوپاسی کەناڵی کوردستان 24 بکەم کە هەموو دەم
پێشەنگ بووە لە پشتگیریکردنی ئەو گەنجانەی کە دایانەوێ بەهرەیان هەیە و سوودەیان هەیە لە ناو مجتەماع نیشانی بدەن. لێرە سوپاسیان دەکەم هەموو دەم پشتگیری کەسانی بەهرەداریان کردیەوە لە جیاتی هەموو بەهرەدارەکان بە پێویستم زانی سوپاسەکتان بگومان ئەرکە. ئینشاءڵڵا ئەوڕۆ باسی سوود و زیانەکانی سوشال میدیا دەکەین لەبوو لە ناو کۆمەڵگای کوردی سوودەکانی چیا باسی زیانەکانی دەکەین و ئینشاءڵڵا چۆن خۆمان بپارێزین لە هاکردن لەوە دەست پێ بکەین ناو نیشانەکەمان زیاتر چۆن سوشال میدیا وەکو بزنس بەکاربێنین. ئەم ڕێگایانە چین کەسێک کە سوشال میدیا بەکاردێنێ کاتێکی زۆری لە بەردەستە هاژە کاری دیکەی نیە دەیەوێت بۆ خۆی وەبەرهێنان بکە ئابوووریەکی تایبەت بەخۆی هەبێت لە سوشال میدیا بەڵێ ئەوە تەمان یەک کە لەو شتە هەرە گرنگانە کە تاک دەتانی لە ڕێگەی سوشال میدیا بزنسێکی بچووک لە بۆ خۆی دابین بکە ینی دروست بکە. یەکەمیان بەدانانی پیجێک لە هەر پلتفۆرمە کە هەیەی پیجێکی بچووک ناوەک لە بۆ ئەو بزنسەی خۆی ببینتەوە لە ڕێگای ڕکلامکردن و نیشاندانی ئەو بەهرە ئەو بزنسەی کە بەخۆی دەیەوێ بیکە دەتوانی زۆر بە ئاسانی بزنسەکەی خۆی لە ڕێگەی سوشال میدیا پەرە پێودا و گەورەی بکە و چەند نمونەی زیندوو لە ناو کۆمەڵگای کوردی هەیە کە لە ڕێگەی سوشال میدیا پەریان بە بزنسەکاندا و زیاتر بەرەو پێشیان بردیان زۆر بە ئاسانی دەتوانی ئەو بزنسەی کە بە خۆت دەتەوێت بێ ئەوەی ئەتوو هەوڵ و ماندبوون دەی بچیت شوێنێک بەکرێ بگری و زۆر هیلاکبی پێوە بەدانانی پیجێک دەتوانی مایشەتی ژیانی خۆت لە ڕێگەی سوشال میدیا و بزنسێک لە بۆ خۆت دابین بکەیت زۆر باسانی. ئەم سوشال میدیا جا هەر پلتفۆرمێکی و بە تایبەتیش ئینستاگرام و سناپچات و هەموو ئەمانە پێویستی بەوەیە چۆن ینی بزنسەکە و پەرە پێبێ ئەمەش بە هەمان شێوە ینی ڕۆژ ڕۆژەوەیە کە تۆ فۆلۆرس زیاتر بێ بینەرە زیاتر بێ ئەجا توانی کە ڕێکلامێکی باش و پاڵپشتێکی باش بۆ پرۆژەکە و پیا بکەیت و ئەمە شەڵبەت پێویستی بەوە بێکە فۆلۆوەرس پیا بکەی و بەردەوامبی ئەمانە بۆ خۆی ئاسان نییە. ئەنی ئەگەر بتوێە پیجەکەت لە ڕێگەیەوە پارە پیا بکەی ئاسان نییە. ئێستا ینی ڕۆژی ئەوەیە کە هەر شتێک بڵاو بکرێتەوە تەنها لە بەرەوەی کە بینەر زۆر بێ فۆلۆوەرس زۆر بێ یان بە چ ڕێگەیەکی دروست کەسێک دەتوانێت ببێ بە خاوەنی پیجێک تا لە ڕێگەی ڕێکلامێکی باش بکات. بەڵێ تەمان ئەو بزنسێک کە بە خۆت هەڵی دەبژێریە کە لەو خاڵە هەر گرنگانە کە بە خۆت حەز لەو بزنسەی بی وارووا لە ڕێگای ڕێکلامکردن بەو کەسایەتیانێک کە لە ناو مجتەماع هەنا طبعاً بالفعل کەسایەتە باشەکان دەتوانی لە ڕێگەی و کەسایەتیانە کارەکەی خۆت نیشانی خەڵکی بدەیت و شەرم نەکردن ئەو بەهرەیە کە هەتا نیشانی بدەیت. نمونە ئەمن باسی یعنی یەک خاڵی بچووکی ژیانی خۆمتا لە بۆ دەکەم طبعاً ئەمن ماڵم لە دەرێ هەولێرەیە هەوڵمدا بەهرەکەی خۆم نیشانی کۆمپانیای سناپچات بدەم لە ڕێگەی کۆمپیوتەرەکەم و بەخەتەکی زۆر خراپ لە ماڵی خۆم بەهرەکەی خۆم نیشانی کۆمپانیایەکی گەورەی ئەمریکیدا هەر شتێک ئەگەر بتەوێ هەوڵی لە بۆ بدەیت دەتوانی ئەنجامی بدەیت هیچ شتێک مەحاڵ نییە و ئێستاش خزمەت دەکەم لە پێدانی زانیاری دەربارەی سوشال میدیا چۆنیەتی بەکارهێنانیان چۆنێتی خۆپاراستن چۆن خۆمان بپارێزین چۆن سوشال میدیا بەرەو پێش بین چۆن بتوانین بزنسێک لە ڕێگەی سوشال میدیا بکەین. الحەمدوللا ئێستا لە ڕێگەی سوشال میدیا توانین بەهرەکانی خۆم نیشان بدەم و معیشەتی ژیانی خۆم و بزنسێکی لە بۆ خۆم دابین بکەم. زۆر باشە. جا ئەمە دیوێکی جوانی سوشال میدیایە دیوێکی جوانی تەکنەلۆژیایە دیوێکی جوانی ئەم بە دیجیتال بوونەیە بەڵام دیوێکی دیکە هەیە دیوە خراپەکەیە کاکەزی زۆ وەک دەزانین ینی ڕۆژانە بە بەرچاومان دەکەوێت دیوێکی زۆر زۆر خراپ کە لە کەسایەتی مرۆڤ دەدا و کاریگەری زۆر خراپ لەسەر منداڵەکان دروست دەکات چونکە زۆر جار منداڵەکان سەیری ڤیددیۆکان دەکەن ینی کۆمەڵێک شتی دیکە ئێمە دەیبینین هەندێک جار دەبێتە هۆی تێکچوونی شیرازەی خێزان هەندێک جار خێزان هەڵدەوەشێتەوە دایک و باو لێکتر عاجز دەبن هەموو ئەمە دیوە خراپەکانە ئێمە بەراوردێک بکەین لە نێوان لایەنە باشەکە و لە نێوان لایەنە خراپەکە ئێستا لە کوردستان یان بەگشتی لە جیهان ئەوانەی بەکاری دێنن زۆرینا بەرەو دیوە باشەکە بەکاری دێن یان بەراو خراپەکە بەکاری دێنن ئامۆژگاری تۆچێ وەکو کەسێکی ئەزموندار لەم بوارە. بەڵێ تەمان دەمەوێت ئاماژە بە دوو خاڵی زۆر گرنگ بکەم سوودەکانی سوشال میدیا چین و زیانەکانی چین لەسەر مجتەماعی کوردی. ئەوان دەمەوێت باسی سوودەکانی بکەم پێشەچی بەرەو پێشبردنی کارەکەت یەکێک لەو خاڵانەیە کە تازە باسم کرد ئەگەرە تو بزنسە کتەبی دەتوانین لە ڕێگەی سوشال میدیا بزنسەکە زیاتر بەرەو پێش ببین. ینی ڕێگەیەکی زۆر ئاسانە لۆی ئەتوو بتوانی
بزنسەکە زیاتر پەرە پێ بدەیت و هەروە نیشاندانی بەهرەکانت تازە باسم کرد لە ڕێگەی سوۆشیال میدیا تانین بەهرەکانی خۆم نیشانی ئەپلیکیشنی سناپچات بدەم و لە ئەمریکا بەهرەکانی من ببین وەچی گەنجەی کورد و هەروە زانینی زانیاری و هەواڵی نوێ یەکەکە لەو سوودانەی سوۆشیال میدیا کە دەتوانی لە ڕێگەی مۆبایلەکەت لە سێرج بنووسی کوردستان بیسار هەموو زانیاری و هەواڵە نوێیەکانی ئەمڕۆ ئابووری و سیاسی و وەرزشی و زۆر بە ئاسانی بەدەست بکەوێت کە یەکە لە خاڵاری گرنگەکان و هەروە قسەکردن و پەیوەندی ئێستا هەر کەسێک بتەوێت سوۆشیال میدیا ئەو سوودەی پێگەیاندی دەتوانی لە ڕێگەی سوۆشیال میدیا هەر کەسێک بتەوێت زۆر بە ئاسانی قسەی لەگەر بکەی و پەیوەندی لەگەڵ بکەیت و هەروە بە دەرخستە ناشرینەکانی سوۆشیال میدیا زیانەکانی چین لە ناو مجتەماعی کوردی تەمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازێکی گشتی دەرخستەی ناشرین ستێپ بای ستێپ ڕوو لە زیاد بوونە یەکێک لەو خاڵانەی کە زیان دەگەێنی بە مجتەماعە زیانی تەندروستی دەگەێنی بەو کەسێک کە زۆر سوۆشیال میدیا بەکاردێنی تووشی خەمۆشی دەکا کەم خەوی دەکا وەت لێ دەکە یادەوەریەکانت لە دەست بدەیت یەکەکە لەو خاڵە هەرە خراپەکان لێە نسیحەتم وایە بە شێوەیەکی بەردەوام چەند سعات بە بەردەوامی سوۆشیال میدیا بەکارمێنن هەڵ بدەن خەوی خۆتان لەسەر سوۆشیال میدیا تێک نەدەن چونکە بەزدی یەکەکە لەو دەرخستە هەرە خراپانەی کە لەسەر تەندروستی تاکەکانیە وەروە دەرخستەی ناشرین نەبوونی فلتەرێک یەکەکە لەو شتە هەرە خراپانەی کە بە بەردەوام خاڵە ڕەشەکەی نیشانی مجتەماعی دەدەن هەوڵ نادەن لە ڕێگەی سوۆشیال میدیا جوانی کوردستان نیشان بدەن ئەو کەسانە نیشان بدەن کە سوود دەگەێنی ئەوان تازش باسم کرد کوردستان بیستار یەکێکە لەو کەناڵانەی هەموو دەمویستیتی دەرخستەیەکی جوان نیشانی مجتەماع بدەن لێرە و سوپاسدانەکەم ئانی ئەو کەسانی کە بەهرەیانەیە لە ڕێگەی ئەو کەناڵە بەهرەکەی خۆیان نیشاندایە سوودەکەی خۆیان لە بۆ مجتەماعی هەبووە و هەروە یەکە چکرد لەو خاڵانە چیە کە زۆر زیانی گادێ بە مجتەماعی ما خراپبوونی پەیوەندی کۆمەڵایەتی هەمومان باش ئەوە دەزانین کە یەکێکە لەو خاڵانەی وای کردیە پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان خزم و برادر و دۆستوانە زۆر کەم بیتەوە یەک لەو دەرخستە ناشرینانەی بەجددی سوۆشیال میدیا ئەو زیانەی گەیاندێن بە مجتەماعی کوردیش ئەمەش یەکێکی لەو مجتەماعانە باشە نەبوونی سانسۆر نەبوونی سانسۆر یەکێکە لەو شتە هەرە خەتەرانە کە پێویستە ئەلحەمدوللا ئێستا لە کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان سانسۆریاندانە خەریکی ئەوەن کە سانسۆرێک دامەندرێ لە بۆ سوۆشیال میدیا و وای لێ بکەن شتە ناشرینەکان نیشانی مجتەماعی نەدرێ فقط ئەو شتە جوانانە هەنا بانیشان بدرێ لۆ بەس خاڵە ناشرینەکان ڕاستە ئەمە کاکسی زۆ هەڵبات پەیوەندی بە خودی تاکێکیشەوە هەیە تاکێک خۆی ئەگەر حکوومەتی خۆی بێ ئەگەر بەرپرسی خۆی بێ ئەگەر باوکو و کەسی خۆی بێت هەڵبەت ڕێگە نادات کە ببێتە فۆلۆوەرسی کەسێک کە هیچ سوودێکی نییە لە کۆمەڵگا جگە لە خۆنواندنێکی خراپ و خراپ یاخود کۆمەلگا بە ئاقارێکی زۆر خراپە باوکوی بینین ئێستاجا لە مۆدیلی کوڕا بێت یاخود لە مۆدیلە کچەکانە بێت کە بوونەتە مۆرانە یاخود بوونەتە میکرۆبێک لە ناو کۆمەلگا واکەن چەندین گەنج بەلاڕێدا بەرن کە ڕاستی ژیانیان ئەوە نییە بە هیچ جۆرێک ئەمە نییە و هەندێکی دیکەش هەیە کە ئەم سوۆشیال میدیا بەکارێنێ بۆ ئەو کاردانەوە خراپانی ناخی خۆی بۆ نمونە ڕق و کینەی بەرامبەر کەسێک هەیە بەرامبەر کۆمەڵێک هەیە بەم شێوازە بەکارێنێ ناچار خۆ ناکرێمەش هیچ کەس بەکاری نێنێ پێویستمان بۆ یەکە سوۆشیال میدیامان هەبێ سەردەمێکی پێشکەوتووە چی بکەین بۆی خۆمان لە هاکردن بپارێزین خۆمان لەو کەسانە بپارێزین کە ئەگەر هاکی ژنەکە ینی خۆمان بە ئاسانی شتەکانیان نینە دەست بەداخەوە کە کچی وڵاتی منە بینم ئەوەندە ئاسان هەموو تایبەتمەندیەکانی خۆیان بە ئاسانیە خەنە بەردەست ینی حتا زۆرجار پێویستیان بە هاک نییە ئەوەندە ئاسانەکەوێتە بەردەستیان تۆ چیان پێڵێ ئەمە دنیایەکی ئاسانە خەڵک بتوانێت ئەوە کاری تێدا بکات بەڵێ زۆر سپاس یەک لەو خاڵە هەرە گرنگانەی کە ئاماژەت پێ کرد چۆن خۆمان بپارێزین لە هاکردن باسی دوو خاڵی دەکەم هەر کەسێک ئەو دوو خاڵی کە ئەمن باسی لێوەرە دەکەم پەیڕەوی بکە بە هیچ شێوازێک ئەکاونتەکانی هاک ناکرێت پارێزراو دەبی لە بۆ هەمیشەی دەتوانی سود لە ئەکاونتەکانی خۆی بینی یەکەمیان دانانی پاسوۆردێکی بەهێز یەک لەو خاڵ هەرە گرنگانەی کە پێویستە هەموو سوۆشیال میدیاکانت یەک لەو خاڵانە هەمان پاسوۆرد دانانی و هەروەها دانانی هەر یەکان پاسوۆردی تایبەتی هەر یەکە و پاسوۆردی باشە پاسوۆردەکە چی و چی تیا بێ نمونە
حرفی کەپیتاڵی تێدابی و سمۆڵی تێدابی لە 8 حرف کەمتر نەبی بەلایانی کەم دانانی نیشانەکانی دۆلار و هاشتاگ و هەروەها دانەنانی موالیدی خۆت بە هیچ شێوازێک ئەو کەسێک کە سوشال میدیا بەکاردێنی نە ناوی خۆی نە موالیدی خۆی بەکارنین ناوی خۆی و 1 2 3 پێشتر هەر ئەوە بوو زۆر بە ئاسانی داخلیەکان زۆر بە ئاسانی وە گۆڕینی پاسۆردەکانی لە ماوەی چەند مانگ جارێک لە ماوەی 3 مانگ جارێک ئەتوو پاسۆردەکانی خۆت بگۆڕی ئەگەر ئەو خاڵت پێڕە کرد پاسۆردێکی بەهێز دابنی و یەک خاڵیتکە کە هەموو دەم جەختی لێ دەکەم و لە پلتفۆرمەکانی خۆم زانیاری و شێوازی ئەکتیڤکردنی تو فاکتەر دادەنێم تو فاکتەر ڕێگەی دوو هەنگاو ئەگەر ئەتوو پاسۆردی بەرامبەرەکەشت بزانی بەس ئەگەر بەرامبەرەکەت تو فاکتەری چاڵات کردبی بە هیچ شێوازێک ناتانی داخلی ئەکاونتی بەرامبەرەکەت ببیۆ یەکێکە لە خاڵ هەرە گرنگەکان دەتوانی سوود لە ئەپەکان ببینی واتە خاڵی دوو هەنگاو تو فاکتەر چییە؟ کاتێک چاڵاکی دەکەی دەتوانین لە دوو ڕێگا چاڵاکی بکەیت یان ئەوە تا کۆد لە بۆ ڕقم مۆبایلەکەت بێتەوە یان ئەوە تا لە بۆ ئەو ئەپەی بێتەوە کە بە خۆت دادنا ئەو هەیە سوود لە گوگل کۆد مایکرۆسۆفت دەبینی و هەشە سوود لە ڕقم مۆبایلەکەی دەبین ئەن ڕقم مۆبایلەکە یەک کە لەو شتە هەرە باشانەی کە هیچ کات ئەکاونتەکەت تووشی هیچ نابتەوە و خاڵەکیش کە ئاماژەم پێنەدا لە بیرم کە حەزم لێ بیزانن بە هیچ شێوازێک پاسۆردی ئەکاونتەکانت نەدێ نزیکترین کەسی خۆشت ئەگەر ئەو خاڵانەی کە باسم کرد تو فاکتەر چالاک بکەیت کۆد لە بۆ مۆبایلەکەت بێتەوە پاسۆردەکەت شت بدێ بەرامبەرەکەت ناتوانانی داخل ببی تو فاکتەر یەکەکە لە خاڵە هەرە گرنگەکان و پاسۆرد و یەک خاڵی گرنگ هەیە ئەویش بەداخڵ ئێستا کۆمپانیەکانی هێڵی تەلەفۆن ئەم شتیان هەیە ژمارەی تۆ گەرماوەیەک بەکاری نێنی ئەیفرۆشنەوە بە کەسێکی تر جاگەر بێت و ئەمە باسی وت کروتی لەسەر ژمارەی مۆبایل بێت بەڵام ئەی چی بکەم ئەگەر بۆ نمونە ئەو ژمارەی مۆبایلە ئێستا فرۆشرا بێتەوە بە کەسێکی تر ئەو کەسەش نەداتەوە ئەمە گەورەترین کێشەیە کە تا ئێستا بەردەوامە بەداخەوە ئەوە چیتان بۆ کردووە هیچ شتێک هەیە بە کورتی پێمان بڵێ بە تەکید ئەگەر ئەتوو هەموو دەمزەخت لێک شتی دەکەم و یەک خاڵیت کە هەیە دانانی ئیمێل کە هەموو دەم فێرکاری دادنێم شێوازی دانانی ئیمێل چۆن بتانی ئیمێل دابنێت چۆن بتانی ئیمێل دابنێت سەر ئەکاونتەکانتان ئیمێل یەکێکە لەو ڕێگانێت کە دەتانی کۆنتاکت لەگەر شەریکەکان بکەیت ینی ئەگەر سناپچات هەبی دەتانی لە ڕێگای ئیمێلەکەتەوە زۆر بە ئاسانی تەلەگەریەکە کاتبینەکانی سناپچات بکەیت ئەگەر ڕقم مۆبایلەکەت بزر کردوی زۆر نۆرمالە لە ڕێگەی ئیمێل داوا دەکەی ڕقم مۆبایلەکەت یان ئەوە تا لە بۆت لا دەبن یان ئەوە تا لە بۆت دەگۆڕن هەموو دەم ئەگەر ئەکاونتەکانتان ئیمێڵی لەسەر نیە تکە ئیمێل دابنێنە سەر ئەکاونتەکانتان لۆی تووشی هیچ زەرەر و زیانێک نەبنەوە ئەو خاڵانەی کە باسم کرد بەس جێبەجێ بکەن بە هیچ شێوازێکی زۆر باش دەست خۆشکاک زیزۆ ئەوەی کە هاژە گوتی بەڕاستی خاڵێکی زۆر زۆر گرنگ و کە بیری هێنامەوە شانی ئەوەیە کە وەزارەتی تایبەتمەند کە وەزارەتی گواستنەوە گەیاندنە لەگەڵ کۆمپانیەکان قسە بکە و هۆشداریان پێ بدا کە بە هیچ شێوازێک ئەمە قابلی قبول نییە من مۆبایل سیمکارتێکم هەیە ئەم سیمکارتم لەسەر هاندێکەکەم ون بووە یاخود وحدەی مۆبایلم داخل نەکردووە تۆ سیمکارتەکەی من ڕدەگری سیمکارتەکە بە نوێی داخلی بازار دەکەی و لە کاتێکدا من زۆربەی پلتفۆرمەکانم هەموو لەسەر ئەو ژمارە مۆبایلە داناوە ئەمە زۆر زۆر کێشە ئێستا کەیسی زۆر زۆر قورس هەیە لەسەر ئەو بابەت هاژە شتێکی دیکە با کۆمپانیەکان زۆر بە سادەی نەیداتەوە بەڵام کەسێک کە دەیسەڵمێنی بۆت ئەم سیمکارتەکی خۆیەتی دەی خۆی ئەکتیڤی بکاتەوە هیچ قابلی ئەوە نییە بەڕاستیەت و بچی سیمکارتەکە بفرۆشە بە تایبەت ئەو ژمارانەی کە جوانن لە پێناو ئەوەی تۆ بە $100 $200 زیاتر بفرۆشەوە زۆر سوپاس کاکە زیزۆ دەستەکانت خۆش زۆر خۆشحاڵ زۆر دووبارە سوپاس لە بۆ کوردستان بیستان زۆر سوپاس لە بۆ بەڕێزیشتان بە هیوار زۆر سوپاس خۆشحاڵ بووین باسی کەش و هەوایە کەش و هەوای شارەکانی کوردستانی گەورە بزانین و تایبەتتر هەرێمی کوردستان ڕاستی ئەو بارانەی کە ڕۆژی هەینی بینیمان ئەمەی دەرخست کە کەشەکە جاوەکە بە تەواوی گۆڕاوە هیوادارین بارانی ڕەحمەت جارێکی دیکە دەست پێ بکاتەوە سوودی بۆ سروشت و بە تایبەت بۆ جوتیاران و بۆ لادانی نەخۆشیش هەیە
باسی یەکێک لە نووسەر ئەدیبە گەورەکانی کوردستانەکەین هەرێمی کوردستان و کوردستانی گەورەش بە تایبەتیانی ئەوەندە دەوڵەمەنین لە نووسەر و ڕووناکبیر و شاعیرەکانمان کە ئەگەر هەر ڕۆژی باسی یەکێکیان بکەین بە ساڵێکیش تەواو نابین بۆیە کوردستان 24 و بە تایبەتیش بەیانی 24 ئیدی بڕگەیەکی تایبەتیە بێت لەسەر خزمەتکردن بەو کەسایەتیانە کە یەکێک لە هاوکارە یاخود بڵین نووسەرەکان هەرخۆی پێشکەشکاریە بێت وا بێتە بڕگەیەک لە بەیانی 24 و هەکبەی بەیانی 24ش دەوڵەمەندتر دەکات ئەمڕۆ باسی ئەحمەدی خانیەکەین کە لە ساڵی 1651 لەدایک بووە لە 1906 کۆچی دوایی کردووە شاعیر و نووسەر و ڕووناکبیر بووە. ئەحمەدی خانی بە یەکەم کەس دادەنرێت لەلایەن ڕووناکبیران کە لەسەر کوردایەتی و نەتەوەخوازی کوردی نووسیویەتی بەناوبانگترین بەرهەمی کتێبی شعری مەموزینە کە چیرۆکێکی دڵدارانە دەجێڕێتەوە کە لە ساڵی 1692 بە شێوەی کرمانجی نووسیویەتی بڕگەی لەگەڵ ئەحمەدی خانی لەلایەن جاندۆست کە یەکێکە لە نووسەرە زۆر دیارەکانی کوردستان پێشکەش دەکرێت. سەرنامە ئێنامە نامی ئەڵڵاه بێ نامیوی ناتەمامە والله بینەر و گوهدارێن هێژا لە کوردستان و لە هەر دەڤەرە دنیای ڕۆژ باش. خەلەکە یەکەم ji بەرنامەیە لەگەل خانی ئەمێ ژوەرە پێشکەش بکن ڕۆژانە ڕۆژێ دۆرە 10 دقە ئەمێ لەگەل هەف بن لەگەل خانی بن لە فکر و بیر و باوەری و هزرێ ئەحمەدی خانی گوهداری بکن. ئەو چ بوو مەدەست پێ کرد مەدەست بە مالک یان بەیتا یەکەم ji مەموزینێ کرد مەموزین وەک ئەم دەزانن کتێبە ئەحمەدی خانی هەری نافدارە و کتێبە کوردانی هەری نافدار و تەسیرە لە دنیای. ئەو چ دبێژە دوێ مالکا یەکەمدە سەرنامە ئێنامە نامی ئەڵڵاه بێ نامیوی ناتەمامە والله. ئەوەیە وەک تو ببێژی بسم الله الرحمن الرحیمە بە ئاوایەکی شعری هاتیە گوتن د چاندا ئیسلامیە بەرێدە هەر کارێکی گرنگ دەبێ بە بسم الله دەست پێ بکە. قورآن وەک ئەم دەزانن قورآنە پیرۆز ئاەتێ نوێ سوورەتێ نوێ هەموو بە بسم الله دەست پێ دکن. دە قورآنێدا نامەیە ملك سليمان يا نبي سليمان بيخبر سليمان جبل قيسرة بسم الله دس بكريا وإنه من سليمان وإنه بسم الله الرحمن الرحيم. داستان فارسان داستان ترکان داستان کردان ایبری همو بسم الله دست بکرنه. حتی نوبار احمدی خانی جی اگر وخونده به نوبار احمدی خانی او فرهنگو کاج بو زاروکن کرداچی کریاج بو فری زمان عربی و زمان قرآنی ببن دور دل به بسم الله الرحمن الرحیم مبدأ هر علمکی ناو علیم یعنی دست بک هر زانسته که ناو خدای زانای. امیل لگل خانی چه بکن؟ و چما جبو من لگل خانی رونشتن و گهداری کرنا بیر و باورین بی گرینگ. براستی دوی زمانی که ام همو مجولی جیان روزانه لگل سوسیال مدیا سوسیال تیک توک و اینستاگرام و اوانی دن ام وقتی خواه گلکی ددنی ام گلک وقت ددن و وان چالاکین از کارم بیجم پرانی آوان برادایینه دور دام هنکی جدی بند جیانا خود روزه 10 دقان ام الخانی گهداری بکن افزاتی می مزن که شانازی می که شاء سراوی گلک به تأثیر الجیانا ما و وجایا ما ام بنیرن که افزات چه بیجه امی وقت ما گوت روزه چند مالکان ج مموزناوی بخوینن امی شروع بکن پاشیجی هونه تماشا بکن هون دکارن گهداری بکن بخیر کد رادیو و دورین دن ده کردستان 24 ده بلاف ببن هون کارن کومنت خوش مرا ببیجن بیرو بوچونو رای خوش مرا ببیجن که برنامه چاوه دوی چاوه پیش که و امی به هفدوره تشتکی باش پیشکش بکن. وقت مگو احمد خانی ام پچکی بحث جیانوی بکن د سردمه که دهات سردمه که احمد خانی تیده جیابو گلکی لوی سردمه میا نها دچه
پردش به نزیکی هفن جبوی جی فکر و بیر و باوری نوی و دماموزین دهاتی گوتن یعنی وکو امنها دفکرن جبون نها جمارا اکتویلن جمارا لازمن هین زندینه هین گشن آگریکی گشه و نمیریه دوی سردمه ده ملت کرد پارچه بو دناورا دو امپراتورین مزن ملت کرد کتبو بین تأثیر صفویان و عثمانیان لوی آلی کردن هبون بین دست صفویان بون و پرجاران جی دست صفویان بون لدیجی عثمانیان والآلیه دن دبن دست عثمانیا ده کرد و عشیره کردان و امارت کرده هبون که عثمانیان او ده شرین خدا لدیجی صفویان بکار دانین هلبت احمدی خانی جو وکم زان لبازی ده چی بویه بازی جی هم عم ببیجن لسر حدا یعنی لسر سینور نافبرا سینور نافبرا صفویان و عثمانیان ده چالدران خوار نزیکی بازی ده دشتا چالدران کو شر مزنی ما بین سلطان سلیم و شاه اسماعیل صفوی چه بو لنزیکی بازی ده احمدی خانی جی کره و هریمه کره و جغرافیایه هلبت او جیانا کشتنو او جیانا کرد تیک دچن بلا سبب جبو شر وان دو امپراتورین مزن خواه امی پاشه ببیجن به مموزین ده چاوا وصف ویر روشه کریه امی بگهنه احمد خانی برهما و سردمه و برهما و جغرافیایا دناف آگرده بو جبو ویجی پیشگوتنا مموزیناوی فکرین ده مموزیناوی ده فکرین ده حتی دیواناوی ده جبو ما کردین و سردمانها گلکی گرینگن دوی ام لی خودی درکوین دوی ام وقت ما گوتی روژه 10 دقیقه ام جه دم اخواه وقتینن و لخانی گهداری بکن و لگلوی بجین بتخمینا من نگلکه جخوا پرتوک و برهمین کل لسر مموزینه و لسر احمدی خانی چه بونه گلک اندناف دستا ده هنه به هر زمانی هنه به هر زارافای کردی هنه سورانی کرمانجی از باورم به زازاکی جی هنه کسی که بخوازه بفرهی لی بنیره جبو لی کولینان جبو اوان و پیدا بکن امنها دست بی بکن وان مالکین دست بی که بخوینن وان چند مالک پیشی که دست بی که مموزین ده هاتنه وکو درگه که نه هشتنه دهیلن ام درباسی ناو و آواهی جوانی مموزینه ببین از بخوینم سرنامه نام نام الله به ناموی نا تمام والله ای مطلع حسن عشق بازی محبوب حقیقی و مجازی نام ته لوح نامه عشق اسم ته نقش خامه عشق به نقش ته نقش خامه خامه به نام ته نامه ناتمامه نام ته شاه بیت مقصود فهرست مکاتبات محمود مضمون مراسلات لا ريب مضمون مراسلات لا ريب مشهود مكاشفات بالغيب محبوب قلوب من له القلب قلبان تدكي ببالخوة جلب معشوق توي بفخر نازي معشوق توي بفخر نازي عاشق توي ليك بنيازي مطلق مفيد مستفادي بشبهة مريد هم مرادي نوري تد حسن روي دلدار نوري تد حسن روي دلدار ناري تد قلب عاشق زار أبده مالكن بيشي جمع موزينة تجمرد بيجن شروفاوي ممكن أم دخلك عبيدة ببيجن جباركو دامي ما وقت ما قلتيها هندك ده دقنا لی ام بگشتی ام دکارن ببیجن اف پیش گوتن گلکی لچیروکا عشقی ده مموزینه ده لیته یعنی جبوه گلکی مناسبه چما احمد خانی بناوی خودی دست بیکر و یکسر گوت خدا و عشق به هفه گریده خدا وکو مظهر عشقه یعنی او عشق آشکارا دکه ناوی و
ئەم ببێژن ئافراندناوی ji ciwaniyê re û ji eşqê re gelekî li van fikrê wî diçe. Loma jî em dikarin yanî hin malikên ku vê iddiaya me tespît dikin bînin. Li cem cizîrî mesela di van malikê xanî de jî li cem cizîrî ce dibê da husn û hub din mezheran kifşkin li her erd û deran aşiq bixûnin defteran dilber mehebet name da. Her ev pêşgotina her ev pêşgotina memûzînê bixwe yanî tasawuf wekû rêbazekê ew ê qaîdê wê yekin li ba Cizîrî, li ba Ehmedê Xanî, li ba Muhyiddîn bin Arabî, li ba Hellaj, li ba kême. Esasê wê eşq e. Ji bo wê jî Ehmedê Xanî memûzîna xwe ya pîroz bi eşqê dest pê kiriye bi bismillah ku me got hêdî hêdî me daje û cem xwedayê mezinî ku wî eşq afirandiye û eşq wekû afrîdeyekî pîroz e di nava tasawufê de. Em ê niha li vê derê bisekin, li vê derê rawestin em tiştê mayî em ê di bernameya yan xeleka bê de temam bikin. Ji bo guhdarîkirina we ez gelekî spas dikim heta xelekek din bimînin di xêr û xweşiyê de temaşevanên hêja em ê bi were bin heta rojeke din. بڕگە و بابەتەکانی بەیانی 24مان پێشکەشکردن. ئێمە ئامانجمانە بەیانیان کە هەڵەستن بە وزەیەکی باشەوە بینەری ئێمە بن تا ڕۆژەکەتان بە باشی بەڕێ بکەن. بە هیوای ڕۆژێکی زۆر باش بۆ هەمولایەکتان هیوادارم ئەمڕۆ ئەو ڕۆژە بێ کە ئێوە چاوەڕێ دەکەن. خواتان بکەن.